ئازادی ڕادەربڕینەکەی سەرۆکی حکوومەت 11 ساڵ سزادان و هەڕەشە لە پرۆفیسۆرێکی هەولێر بانگەشەکانی بەتاڵ دەکاتەوە. لەم ڕۆژانەی بانگەشەی هەڵبژاردندا پارتی و یەکێتی سەرقاڵی تۆمەتبارکردنی یەکترن لەسەر پرسی ئازادی ڕادەربڕین لە زۆنەکانی یەکتردا. ئێمە نامانەوێت بینە ناو شەڕی سواوی نێوانە و دوولایەنە، چونکە هەمووان دەزانن پێشێلکاری و سزادان و تەنانەت تیرۆری سیاسی لە هەردوو ناوچەدابوونی هەیە. بەڵام وەڵامێکی ڕوونمان هەیە بۆ سەرۆکی حکوومەت کە بانگەشەی ئازادی لە هەولێر دەکات. چی دەربارەی دۆسیەی سزادانی دکتۆر ڕەعەد ڕەفعات دەڵێت کە ماوەی 11 ساڵە ئەو کە مامۆستای زانکۆیە بەهۆی هەڵوێست و بۆچوونەکانیەوە لەوانە وتنەوە لە زانکۆی سەلاحەدین بێبەش کراوە. بەڕێڕای ئەوە دکتۆر ڕەعەد پلەی پرۆفیسۆری هەیە، تاوانەکەشی گەندەڵی خیانەت یان خاکفرۆشی نییە. تاوانەکەی ئەوەیە کە قسەکانی بەدڵی دەسەڵات نەبووە، ئەو داوای ماف و بودجە و موچەی خەڵکی کردووە و دژی گەندەڵی و قۆڕخکاری دەسەڵات وەساوەتەوە. دکتۆر ڕەعەد بەتەنها نییە، ئەو نمونەی دەیان و سەدان کەسی ترا لە هەولێر لەگەڵ پارتی. ململانەی دکتۆر ڕەعەد و پارتی لە هەولێر 11 ساڵە بەردەوامە سەرڕای هەموو فشار و هەڕەشەکان دەسەڵات نەیتوانیوە سەرکەوتوو بێت. ئێستا دکتۆر ڕەعەد ڕەفعات وەک سەرۆکی لیستی 247 تەوتین خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق. ئەو ڕای دەگەیەنێت دەمانەوێت لە بەغداوە شەڕی مافی خەڵکی کوردستان بکەین، دەمانەوێت بۆیان بسەلمێنین سزاکانی ئێوە نەک هەر ئیرادەمان ناشکێنێت بەڵکو ئێمەی هەولێری بەهێزتر دەکات. پلانیشمان ئەوەیە لە خولی داهاتووی پەرلەمان لە بەرزترین دامەزراوەی یاسادانانی عێراقەوە شەڕی ئازادی زیاتر بۆ هەولێر و مافی خەڵک و بودجە و موچەی موچەخۆرەکانتان لەگەڵ دەکەین.